ماوەی 20 ڕۆژەبێ حکومەتی عێراق قەراری داوە هەموو مەرزەکانی بەڕووی تەماتە شووتی کاڵە خەیار پیاز کردوتەوە. ئێمە چەند جارە سەردانی بەغامان کردووە، پەیامی خۆمان گەیانۆتە حکومەتی هەرێمی کوردستان، پەیامی خۆمان گەیانۆتە لایەنە پەیوەندیدارەکان، هەتا ئەم دقەیە هیچ نەتیجەیەکمان دەست نەکەوتووە. ڕۆژانە ڕزقەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ سعرەکەی دائەبەزێ. بۆ نمونە ئیمڕۆ کاڵەکمان فرۆدە چولەی بە 300 دینار، شووتی بە هەمان شێوە، خەیار بە هەمان شێوە. ئەنجا ئەم گردبوونەوەمان بۆ ئێساس کردو، دوا پەیامی خۆمان بە حکومەتی عێراقی بدەین، چیتر ئێمە تەحملمان نەماوە، دوا پەیامی خۆمانی پێ بدەین. ئەگەر بێت و ئێمە بەیانی وەفدێترمان ئەڕوا بۆ بەغا لەگەڵ وەزیری کشتتوکاڵە دانشین، ئەگەر بەیانی بە شێوەیەکی تەفاوم لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە حدودەکان نەگرن، ئەوە ئێمە بڕیار ئەدەین لە دوو بەیانیەوە هەموو فەلاحەکانی ئەم سنوورە بڕۆین بۆ بەغا بۆ خۆپشاندان بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران، و داوا لە فەلاحەکانی بەسڕە، خواروی عێراق، وەسەتی عێراقەکەم چۆن حکومەتی هەرێمی کوردستان لە کاتی پێگەیشتنی ڕزقەکانی ئەوانە هەر شتێک پێگەشتی بێت لە مەوسمی ئەوانە لە مانگی یەکەوە تا مانگی 6 حکومەتی هەرێم مەرزەکانی گرتووە. بە هەمان شێوە ئەوانش بێن هاوکاری ئێمە بکەن لەگەڵ ئێمە یا دەست دەناو دەست بۆ بەردەم وەزارەتی کشتتوکاڵ و ئەنجومەنی وەزیران. دەنا ئەگەر بەو شێوەیە نەبێت ساڵێکی تر ئێمەش لە حکومەتی هەرێم قبوڵ ناکەین مەرزەکان بگرێ بۆ ئەوەی گرانی دروست بێت. ئێمە بەڵێنی ئەوەش بە وەزارەتی کشتتوکاڵی عێراق و کشتتوکاڵی هەرێم ئەوە بدەین، وەکو پارساڵ چۆن بەڵێنماندا کە کشتتوکاڵی پێنجێن بەشی تەواوی عێراقەکە ئەگەر ڕێگەمان بدەن بۆ وڵاتەکانی خەلیج عینێرین